نەچتە سەگۆڕی دایکی و مردنی دایکی و نا ئەوەش ببورن نا لە تازێش ئامادە بووە ترندێ خەڵک گوتیان ڕاست نییە و نازانم چ قسەک بە دوا چونمان کرد زیاتر فعلەن ئەو کوڕە خۆی پێ تەبەقەش کەیە یعنی نازانم خەڵکی مەگە قسەک دیار دەکەوێت ینی مانای ئەوە نییە دیار دەکەوی ئەتو نەفی لەو تاریخەی بنە ماڵەکەت بکەی تەنانەت لەو گۆڕی دایک نەچ سەقەبران نەچێ تازێ ڕۆژی یەکەم شتێکیان بڵاو کردەوە وتیانەوە ئی کۆنە هیوادەم ئی سەردان ئەوە شتە پرسەی دایکی کۆسڕە سوور عەلیە گەنا بۆ پرسەی دایکی خۆی لە ماڵی خۆی دانیشتەوە بەس استقبالی مەسئولە گەورەکان دەکات ئەوە زۆر عیبە لە هونەرمەندەشی وەکو زەکەریەی یعنی کەئنەما بەس دەبی نەوزات هادی و پشتیوان سادق و عەبدوڵڵای ئاسایش و دەربازی کۆسڕ بەس استقبالی ئەوانە استقبالی خەڵک ناکەن جیلێک لە کوردستان پەیدا بوو لەو مەسئولانە خۆیان دادەبڕێن لە خەڵکیتر کە عیبە لە بۆ ئەو خەڵکانە کوڕی تەیراوە بن خەڵکیەوە بن یعنی لەبەر هەر هۆکارێک بێت وەرە لۆ گۆڕی سەدایکی خۆت نەچە سەقەبران لۆ خوشکت مرد هەر نەچی یعنی بە زندی با بەهرەت هەبیتن کورە هاوڕێیان لای ئێمە حاڵەتێک دروست بووە بەهرەی هەیە دەنجی خۆشە ئەوچی برانی ناپاک کورەوە چ لەناو چ میلەتەکەیە تو خائین بی ناپاک بی دژینەتەوەکەی خۆت بی مەسەلەن دز بی لەبەرەی ستەمکار بی هەر پێت بڵێ دەنجی خۆشە کاچی خۆم ئەتوو کە پێت ناکرێ مەسەلەن هونەرمەندێک ناناسی قەیدی ناکە بەس کە ناسیت موجریمە کە ناسیت زەلام کوژە کەسێک هەر بەهرەیەکیە بوو کە ناسیت خائینە ئۆتۆماتیک زەوقت پێ نامینێ بە هەر حاڵەزا و حاڵەتە ڕوویدایە بەداخەوە یعنی وزەکەری نازانم بۆ زانی چی یعنی بوویتە بخاوەن پارە و بەهرەیەک لۆ گۆڕی سەداچی خۆت لۆ تازەیداچی خۆت بچی بەس لە شوقەکانی خۆی دابنیشی و استقبالی بەس ئەو تەبەقە فاسدە مەسئولە دز و گەورانەی و چی خۆیان بکەن ئامادە نیە برادەرەکانی خۆشی ببینی ئەوانەی کە لە مناڵی لەگەر یەکتریگرن ئەوش زۆر عیبەکی گەورەیە بە هەر حاڵ هەویستم ئەوە بڵێم دوێنێ کە پۆستەکەم نادا قسەک بە دواتچوونمان کرد وەڵا برا توێک ئینسانێک نەستە سەگۆڕی داچی کە بمری و نەستە پرسەکەی خۆی کە لە جل خەیات بێتی چی پێ دەبێ سەرچاو کاک غەریب سەرچاو بەخێر بێ براکەم ببوورە کە پێم نەکرا قسە لەگە بکەم هاوڕێیان